ئەنەیە بە مەبەستی ڕووماڵکردنی تەواوی یاریەکانی ئەو مانگەی لە ئەو وڵاتە بەڕێوە دەچێت لە میانی یاریەکانی مۆندیالدا دەچینە لای پامنێرمان حسێن محەممەد. حسێن سڵاوی خوارد لێبێت. ئامادەکاریەکانی تیمی پەیام گەیشتووە بە شوێ بۆ ئەوەی کە بەردەوام لەگەڵ بینەر و بیسەری پەیام بن بۆ گواستنەوەی زۆرترین زانیاری لەبارەی مۆندیالەکەەوە. بەڵێ سڵای خی گەورە لە تۆ و لە تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. پێشنگ ئێمە ئێستا لە دەوحەی پایتەختی قەتەڕین. ئەم شوێنەی کە لە دوامەوەیە ئەمە شوێنی فرۆشتنی بلیتەکانی مۆندیالە، ئەو بلیتانێکەوە ڕێژەیەکی کەمیان ماوە بەشێکی زۆری تکتەکان لە ڕێگای سایتی فیفاوە یاخود لە ڕێگەی کۆمپانیەکانەوە لە سەرجەم وڵاتانی جیهان فرۆشراوە. بەشێکی کەمی لێرە ماوە بۆ ئەوەیکەوە هاندەران ئەوانەی کە هاتون بۆ قەتەر بێبەش نەبن لە بینینی یاریەکان و کەشوهەوای قەتەر. ئێمە لە دوێنێەوە کە گەیشتونێتە قەتەر کۆمەڵێک شوێنمان بینی بە تایبەتی لە فڕۆکەخانەوە بەشێکی زۆری هاندەرانمان بینی بە خۆشحاڵیەوە بە ئاهەنگجێڕانەوە دێنە نێو قەتەر. بە تایبەتی ئەوەی کە بینیمانە زۆرینەی هاندەران لە هەڵبژاردەکانی کیشوەری لاتینن، بە تایبەتر ئەرژەنتین، ئیکوادۆر، مەکسیک، ئەوانە بەرازیل زۆربەی هەرە زۆری هاندەرەکانیان لە وڵاتی قەتەرن. ئەمڕۆ چوین بۆ ناوسەی کەتارە بۆ ئەوەی کەوە هاندەران ببینین لەوێەوە کەوا چۆن ئاهەنگ دەجێڕن خۆشحاڵن بەوەی کەوا لە قەتەرن. واروە لە چوینە پانتایی بیدع کەوا مهرەجانی هاندەرانی تێدا ئەنجام درا بۆ دەستپێکی یاریەکانی جامی جیهانی. بێگومان کەشی قەتەر لە ڕۆژدا کەشێکی گەرمی هەیە، ڕەنگە جیاواز بێت لە زۆربەی وڵاتانی تر و نەتوانی ینی بەرگێ ئەو گەرمیە بگری، بەڵام بە شەو بە تایبەتی لەم کاتانە کەشێکی بەهاری هەیە، کەشێکی فێنچی هەیە و ئەمەی لەو چەند ڕۆژە بینیمانە. قەتەر دەتوانین بڵێن بە شێوەیەکی زۆر باش ئامادەکاری بۆ مۆندیال کردو، بە تایبەت ڕێخستنێکی زۆر جوانی بۆ پاڵاوانتێکە کردووە، سکیوریتی زۆر بەقوت کردووە، تاوەکو کەمترین دەتوانین بڵێن کەمترین خەلەل لە پاڵاوانتێکە ڕووداتن، بەڵام لە هەمان کاتدا لەگەڵ ئەوەی کەوا سکیوریتیشی بەقوت کردووە نەبۆتە ڕێگر لە بەرامبەر هاندەران بۆ ئەوەی کەوا ڕێکارەکانیان قوڕستر بێ. هاوکاریەکی زۆر لەلایەن ستافی خۆبەخشانی فیفا و هەروە هاوڵاتیانی قەتەر و دام و دەستگاکان هەیە، تاوەکو هاوکاری هاندەران بن. ئەوەی کە هەیە دەتوانین بڵێن کەشێکی ئارام و خۆش زۆر باش. هاندەران هەیە. بەڵێ هەڵبەت لەگەڵ نزیکبوونەوەی مۆندیالدا کۆمەڵە کاردانەوە لە تەواوی جیهان بە تایبەت لە وڵاتە ئەوروپیەکانەوە بیسرا سەبارەت بەوەی کە بژاردەی دیاریکردنی قەتەر بۆ مۆندیال بژاردەیەکی باش نەبووە، بەڵام ئەمڕۆ چی لە پەیامەکەی جیانی ئینفانتینۆی سەرۆکی فیفا خوێندرایەوە؟ ئایا کاردانەوەی ئەم سەرۆکە بۆ ئەوەی کە قەتەر میوانداری پاڵاوانێتێکی لەو شێوەیە دەکات کە وڵاتێکی ئەم بچووکە هەم ڕەنگە ئەزمموی یەکەمێتی لەسەر ئاستی بەڕێوەچوونی پاڵاوانێتی کیوا گەورە لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان، پەیامەکەی ئینفانتینۆ چی لێ دەخوێنرێتەوە؟ بەڵێ پێشنگ جیانی ئینفانتینۆ لە کۆنگرۆژناوانەکە ئەمڕۆ باسی لەوە کردکەوە گرنتی ئەوەی داکەوە قەتەر میوانداریەکی ناوازەی جامی جیهانی دەکات بەهۆی ئەوەی کەوە ساڵی ڕابردووش لە جامی عەرەب توانی هەمان ڕێکاری مۆندیال بگرێتە بەر و سەرکەوتنی بەدەستێنە. تاوەکو ئێستاش کە هێشتا مۆندیال دەست پێ نەکردووە، هیچ کێشەیەکی دەتوانین بڵێن کەمترین کێشەی توش هاتووە لە میوانداریکردنی هەڵبژاردەکان و هاندەرەکانی و پەیامێکیشی بۆ وڵاتانی تکە هەبووکەوە قەتەر یەکەم شوێن نییەکەوە ڕێگری لەوە کردووە کە مادە کۆلیەکان بچێتە نێو یاریگا، بەڵکو زۆر وڵاتی تر پێشتر بە یاسا ئەمەی ڕەت کردوتەوەوە وتی کەوا ئەو وڵاتانە با زیاتر لە قەتەرەوە فێریەوە بنکەوە ئیسلام چۆنە و تێکەڵ بن لەگەڵ مسلمانان. ئەمە گرنگترین وتەکانی جیانی ئینفانتینۆ بکەوە لە کۆنگرۆژنامانەکەی ئەمڕۆ باسی کرد. زۆر باش حسێن، نزیکە لەوەی کە من پێش داغڵبوونم باوەڵەکان بیستم لێتان، نزیکە لەوەی مۆندیال بەبێ باشترین یاریزانی جیهان بەڕێوە بچێت. کەریم بەنزیمە لە چ دۆخێکدایە؟ ئایا نزیکە لەوەی لا پێکاتەی هەڵبژاردەی فەڕەنسا دۆخرێتەوە؟ زانیارەکان لای تۆ چین؟
بەڵێ ئەوەی هەیە پێشنگ سەبارەت بە ئەستێرەی هەڵبژاردەی فەڕەنسا کەریم بنزێما ڕۆژنامە فەڕەنسیەکان ئەوە دووپات دەکەنەوە کە نزیکن لە هەڵبژاردەی فەڕەنسا و لە مەشقەکانی ئەمڕۆ کەریم بنزێمە مەشقەکانی هەڵبژاردەی فەڕەنسای جێهێشتووە بەهۆی ئەو نوێبوونەوەی ئەو پێکانی کە لە ڕابردوو هەیبوو و بە ئەگەرێکی زۆرەوە بەشداری یەکەم یاری بەرامبەر هەڵبژاردەی ئوسترالیا ناکات و زۆربەی ڕۆژنامەکان باز لەوە دەکەنکەوە ڕەنگە جامی جیهانی 22 قەتەر بۆ بنزێما کۆتایی هاتبێت و نەتوانێت بۆ یاریەکانی تر ئامادە بێتەوە و بەشێکیش باز لەوە دەکەن کە بنزێما دوای ئەم یاریە هەوڵ دەداکەوە جارێشتر دەست بە مەشقەکان کاتەوە بۆ لەبەر ئەوەی کەەوە دیشامپی ڕاهێنەری هەڵبژاردەی فەڕەنسا متمانەیەکی زۆری بۆ ئەستێرە فەڕەنسی هەیە بە تایبەتتر دوای بەدەستێنانی باڵۆندۆر و باشترین یاریزانی وەرزی ڕابردوو. سەد محەممەد پامنێری پەیام لە دەوحە سپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی بۆ گواستنەوەی زانیاری بەردەوام دەبێت.